زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ وەرکشۆپێکمان کردوێتەوە بۆ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان لە سەرجەم میدیاکان ئەوەی کە زۆر بەناوبانگن لە هەرێمی کوردستان. ئێمە ئامانجی ئەم وەرکشۆپە ئەوەیە کە پرۆژەی کۆچبەر کە ئامانجی هۆشداریدانە لە مەترسیەکانی ڕێگەی کۆچی نائاسایی یاخودەوەی کە پێوترێت کۆچی قاچاق هاوکار بین لەگەڵ ڕۆژنامەنووسان بۆ ئەوی بتوانین پێکەوە ڕووماڵێکی باشی ئەم دیاردەیە بکەین کە بەڕاستی ئێستا زۆر هێشتا باوە با بڵین هەرچەنە ڕێژەکە کەمی کردو بەڵام هێشتا باوە بۆیە ئەرکی ئەم وەرکشۆپە ئەوەیە کە پێکەوە هاوکار بین بۆ دۆزینەوەی میکانیزمێک بۆ ڕووماڵکردنی کۆچی و یاخود دیاردەوی کۆچ. ساڵی ڕابردوو دیارە لە عێراق بەگشتی 53,000 کەس کۆچیان کردو کە بەداخەوە زۆربەی خەڵکی هەرێمی کوردستانە و نزیکەی 50 کەس یاخود زیاتر لە 50 کەس بەداخەوە لە دەریاکانە گیانیان لەدەستداوە و نزیکەی 46 کەس بێسەر و شوێنن تا ئێستا. بەڵام ئەوەی کە زۆر مەبەستمە کە خەڵکی هەرێمی کوردستان بیزانێ تەنها لە ساڵی 2019 لە هەموو عێراق 10,000 کۆچبەر و پەنابەر گەڕاونەتەوە. یعنی ئەمانە پارەیان سەرف کردووە، کاتیان سەرف کردووە، خۆیان سوودە ناو ناڕەحاتی و ئەشکەنجەیەکی زۆر، بەڵام سەرنجام گەشتونەتە ئەوێش زۆربیان بەڵام گەڕاونەتەوە بۆ عێراق کە ئەمە بێ خەڵک لە هۆکارەکەی تێبگات. بەڕاستی ئەوەیە کە ئیدی لەوێ ژیانی کۆچبەر سەخت بووە و پێویستە زۆر ئاگاداری یاسا و ڕێساکانی وڵاتان بن. بۆیە ئەوەش ئامانجێکی ئێمەیە لە پرۆژەی کۆچبەر کە هەوەشداری بین لەم بابەتانە.